نوێنەری گشتینەتەوە یەکگرتووەکان لە بەغدا ڕایگەیان کە حکوومەتی عێراق بڕی 48 ملیار و 300 میلیۆن دۆلاری وە قەرەبووی دەوڵەتی کوێت گەڕاندووەتەوە لە پای ئەو جەنگە داگیرکاریەی کە ڕژێمی پێشووی عێراق دژی کوێیت لە مانگی ئابی ساڵی 1990 هەڵی گیرسان. لە کاتێکدا کە پێشوازی لە مەنگاوەی حکوومەتی نوێی عێراق دەکەین بە مەبەستی چارەسەرکردنی کێشە بۆ ماوەکانی ڕژێمی باعسی دیکتاتۆر کە بەهۆی سیاسەتە فاشیەکانیەوە لەگەڵ دەر و دراوسێ بۆ عێراق بەجێهێشتووە، لە هەمان کاتا دەپرسین و سەرمان سوورماوە سەبارەت بەو ئیهمالی و پشتگوێ خستنانەی کە حکوومەتی نوێی عێراق هەیەی بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووە ناوخۆیەکانی وەک کەیسی قەرەبووکردنەوەی کەسوکاری کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالکراوان و خاپورکردنی ناوچەکانی پشدەر و سەید سادق و دۆڵی جافەتی کە هەموو ئەمانە بە دەستور و هەم بە یاسا مافی قەرەبووکردنەوەیان جێگیر کراوە. هەر بۆیە داوا لە سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز دکتۆر عادل عەبدولمەدی وەزیرە پەیوەندیدارەکان دەکەم کە مادەی 132 دەستور و یاسای ژمارە 20 ساڵی 2009 و یاسای ژمارە 16 ساڵی 2010 جێبەجێ بکەن و هەر هیچ نەبێت هاوتای ئەو بەرنمەیە کە بۆ قەرەبووکردنەوەی دەوڵەتی کوێی دایەتان ناوە قەرەبووەکەی ئەم ناوچان کارەساتبارانە جێبەجێ بکرێت. هەروەک لە سەرۆکی ئەنجومەی نوێنەران ئەندازیار محەممەد حەلبووسی و جێگرەکانی داواکارم کە چاودێری هۆکاری جێبەجێ نەکردنی مادەی 132 دەستور و یاساکانی تایبەت بە قەرەبووکردنەوە بکەن وەک ئەرکێکی یاسایی بۆ چەسپاندنی دادپەروەری